بێ خەڵک گوشیار بێ بەوەی کە ئەگەر مسلمانی لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين يعني مسلمان دووجار لە چاڵێکەوە ناگەزرێ ئەمە دەجار. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری کوردستان داوا لە خەڵکی کوردستان دەکات دەی تشرینی یەکەم بکەنە ڕۆژی تۆڵە و سزادانی گەندەڵکاران. ئەو بەرپرسەی کۆمەڵ ئاماژە بەوەش دەکات نابێ خەڵک گەندەڵی و سوکاتیەکانی دەسەڵات و بەڵێنە درۆینەکان لەبیر بکات. بەڵێ بۆ ئەو کەسێک کە دڵسۆزانە دژی ئەم دەسەڵاتە وەستاوت مەردانە ڕوبەڕوویان بۆتەوە نەچوونەکەت ئەوە پێم وایە دەنگێکت بە دەسەڵات داوە. دووەمیشانەوەی لەبیر بێ چێن ئەوانەی کە خوێنی شەیدانیان بە فیڕۆدا، چێن ئەوانەی کە ناوی پێشمەرگەشیان سوک کرد، چێن ئەوانەی کە قوتی خەڵقیان بڕیوە، چێن ئەوانەی کە نیوەی کوردستانیان لەدەستدا، چێن ئەوانەی کە خۆیان بوونە خاوەنی کۆشک و تەلار و باڵەخانە و فڕۆکە و نازانم دەبابە و هەموو شتێکی شخصی خۆیان. خەڵک چی کە دەسەڵات دەنگ بەوانە نەدا کە لە دوای ڕاپەڕینەوە لەسەر قوت و خەڵگەژین خوێنی خەڵگەمژن. ڕۆژی دەیدا ڕۆژی تۆڵەیە لەوانەی کە بارکی سەرشانی خۆیان هەڵەستاون، لەوانەی کە خیانەتیان کردووە، لەوانەی کە نانتوانی مافەکانی خەڵک بەدەستبێنن، نانتوانی و نوێنەرێکی ڕاستەقی نەبن، ئیشیان بۆ خۆیان کردووە. و ڕۆژی تۆڵەیە بەوەی کە خەڵکانێکی دەستپاک و شارەزا و بەتوانا و دڵسۆز خەڵکانێک کە کۆیلە نەبوون ئەوانە هەڵبژێری. لە میانی بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام ئەندامەکەی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵ وتیشی نوێنەرانی کۆمەڵ لە بەغدا شەڕی خەڵکیان کردووە و ڕاستیەکانیان ئاشکرا کردووە. ئەم دوو کەسەیە مەتوانیویانە ئیشی 50 پەرلەمانتار بکەن، بەقەدەر 50 پەرلەمانتار دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکەن و شەڕیش بکەن و ڕۆڵیشیان هەبێ و هەموو کاندیدەکانی ئێمە کە لە بەغدا بوون دیارن و ئەوانەش کە لە هەرێمی کوردستان بوو کە چەند کەمیش بوون دیارن. هەموو ڕۆژێ شەڕی ئەویان بە موچەی خەڵک بێ، بودجەی خەڵک بێ، هەرێمی کوردستان بە دزیەوە نەوتە نەفرۆشێ، حەسەی بەغدا بنێرێ بۆی موچەی خەڵک بێتە ئێرە. شەڕی پارەی گەرمی جوتیاران و نەوتی سپی بۆ خەڵک و شەڕی شار بە شاری کوردستان، کێشەی هەڵەبجە و داواکاری خەڵقی هەڵەبجە و شەڕی بودجە و شەڕی سەقاقاتی پێشمەرگە و هەموو ئەمانە ئەم کۆمەڵە پەرلەمانتارە کردویانە کە کۆیلەی دەسەڵات نەبوون و ئازادانە قسەیان کردووە و سەربەخۆیانە نوێنەری خەڵقی کوردستان بوون، ڕاستیان کردو لەگەڵ دەنگدەرەکانیان. لە درێژەی چاوپێکەوتنەکەدا بەرپرسەکەی کۆمەڵ باسی لەوەش کرد کۆمەڵ هێزێکی سەرڕاستە و تەسلیمی دەسەڵات نەبووە و نابێ. کۆمەڵی ئیسلامی بەڵام خاڵی گرنگی ئەوەیە یەکەم حیزبێکی مەبدەئیە، هەندێک مەبادیئی خۆی هەیە کە سەرچاوی گرتووە لە ئیسلام و لە کوردایەتێکی ڕەسەنەوە، نەجاشایەتیەکە، نەخیانەت دەکات، نەتەسلیمە بێ و نە دەبێ بە پیاوی ئەموو ئەو و نە بەکرێ گیراوی لایەنی تریشە و نە مەشبوهیشە لەوەی کەس نەزانێت پیاوی شێ. کۆمەڵی ئیسلامی پیاوی خۆیەتی و پیاوی خوایە و پیاوی خەڵقی کەس نییە و خزمەکاری خەڵکی کوردستانە و چاڕوانی ئەوەشی هەیە لە خەڵکی کوردستان. لانی کەم دەنگ بەم 5 کاندیدەی کۆمەڵی دادگەری بن لە هەر شوێنێک هەن تا ببنە نوێنەری ئەوان تا جارێکتر درۆ دە لە سەوفڕ و فێڵەکانی دەسەڵات بۆ خەڵک ئاشکراکەن جگەل لە نوێنەراتیەکی دڵسۆزانە و ڕاستەقینەی خەڵک خیانەتی لە خەڵک نەکردووە و تا ئێستا مووقیفەکانی خۆی نەفرۆشتە بە پارە، تەسلیمی هیچ حیزب و دەسەڵاتێک نەبووە و تەنانەت ئەوەی مایەی شانازی و سەربەرزیە بۆ کۆمەڵی دادگەری تا ئێستا پەرلەمانتار و وەزیرێکی سەنگەری نەگواستوێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان بە 5 کاندید بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات و چاوی لەوەیە خەڵکی کوردستان دەنگ و متمانی زیاتری پێ بدەن بۆ ئەوەی زیاتر شەڕی گەندەڵکاران بکات و فێڵەکانیشیان ئاشکرا بکات.